سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا لەگەڵتان شاد بوومەوە. شادم بەوەی کە ئەمڕۆ کاندیدێکی دیکە و بەربژێرێکی دیکەی پارتی دیموکراتی کوردستان لە بەرنامەی بازنەی سلێمانیدا لەگەڵمانە بۆ قسەکردن و وەرگرتنی بیرۆڕاکانیان بۆ ئەوەی کە لە ئایندەدا خزمەت بە ئێوە بکەن. ئەمڕۆ بەڕێز ساڵح محەممەد وەکو کاندیدی ژمارە 40 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان میوانی بەرنامەی بازنەی هەڵبژاردن دەبێت. کاک ساڵح بەخێر بیت. زۆر سوپاس کاک دیلمان، سوپاس بۆ ماندووبوونتان، سوپاس بۆ میوانداریتان. زۆر سوپاس بۆ جەنابتان. کاک ساڵح هەمومان من زۆر جار لە بەرنامەکاندا دەڵێم کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان کاندیدی بەهێزن، کاندیدێکی ئامادەکراون، کاندیدێکن قوربانیان ناوە پاشان بڕیانیان لەسەردراوە بێنە پێشەوە بۆ هەڵبژاردن و بربژێربوون. کاک ساڵح دەیەوێت لەم هەموو جەنجاڵی و ململانەی سلێمانیدا چی بۆ سلێمانی بکا بە تایبەت؟ زۆر سوپاس کاک دیلمان، من لەسەر قسەکانی جەنابێت لە ڕاستیە ئێمە کادری حزبێکی منەظەمین و ساحبی سەرکردایەتێکی تۆکمەین، بێدوودڵی سەرکردایەتی ئێمە لە خۆڕا ئیژ ناکا و بڕیار نادا و کە قسەی کرد بە کردار جێبەجێ دەکات. باشترین نمونە و دلیل دوای پرۆسەی ئەنفال لە شەڕی خواکوڕێک جەنابی سەرۆک مەسعود بارزانی لەو کاتەدا کە ناومێدی لای هەموو خەڵک دروست ببوو، بەڕاستی ڕۆشنایی نەمابوو. جەنابی سەرۆک لە وتارێکی مێژوویدا دەڵێ گۆڕانکاری دەبێت، ئەوە تا حکوومەتی عراقی یان دەبێ بە خۆیان بچێتەوە یان وەزعێک ڕوودەدا لە بەرژەوەندی ئێمە. بۆیە بە تاکید ئەو کاندیدانەی پارتی دیموکراتی کوردستان کاندید و گوڵبژێری ئۆرگانەکانی پارتین و پەسەندی سەرکردایەتی سەنگینی پارتین و ڕەزامەندی و موافقەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی و هەردوو شاباڵەکەی واتە هەردوو جێگرەکەی جەنابی کاک نێچیرەوان و کاک مەسرووری لەسرە. بەڵێ کەواتە ئێوەش لەژێر سای ئەم ئیرادە بەهێزەی ئەم سەرکرداندا کە بەڕێستان دەڵێن کار دەکەن بۆ با بڵێن بۆ بنیادنانی ئایندەیەکی باش بۆ کوردستان و تایبەت سلێمانی. پشت بەخوای گەورە بە تاکید ئێمە کاتێک پەسەند کرا کاندیدەکانمان جەنابی سەرۆک بارزانی کۆی کردینەوە، ئامۆژگاری و ڕێنمایی کردین، ئەوەی کە زۆر پێی لەسەرداگر خۆشەویستی بوو بۆ خاک و بۆ خەڵک و ئەوەی کە ئەتوانم بڵێم هەڕەشە ئامێز بوو بە هیچ شێوەیەک تەجاوز ناکەن بۆ سەر هیچ لایەنێکی سیاسی هیچ کەسایەتیەک، چونکە لای جەنابی سەرۆک کوردبوون و کوردستان بوون لە هەموو شتێک گەورەترە. باشە، کەواتە پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتێکی نیشتیمانی لە ئێستادا دەکرێت ناوی بین یاخود مانەوەی پارتی دیموکراتی کوردستان مانەوەی کوردستانێکی ئازاد و دیموکراس و مانەوەی کوردستانێکی یەکگرتووە. بە تێگەیشتنی من پارتی دیموکراتی کوردستان هەڵقوڵاوی ناو خەڵکە، زەرورەتی مێژوو دایمەزرانووە. پارتی دیموکراتی کوردستان بە موافقەتی مخابراتی هیچ وڵاتێکی ئیقلیمی و نێودەوڵەتیدا نەمەزراوە. بۆیە پارتی وەکو چیاکانی کوردستان وەکو داربەڕوو ڕەگ و ڕیشەی لە ناو خەڵکی کوردستانایە، خەڵکی کوردستان دەیپارێزێ. پارتی زەرورە بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان، پارتی زەرورە بۆ پێکەوە ژیانی هەموو کوردستانیان بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ. باشە، لە دەنگی بڵندی بەڕێستانە دەبینم دەبیستم کە زۆر بڕوا و ئیرادەتان بە دەنگدەرانی خۆتان هەیە. من لە ڕاستیدا کادرێکی مەیدانیم و لە ئەمان کاتا دوور لە موبالەغە کادرێکی جەماوەریم و ئەتوانم بڵێم کادرێکی کوردستانی. پارتی دیموکراتی کوردستان وەکو لە ناو خەڵقوڵاوی ناو خەڵقە و زۆریش قەرزاری خەڵقە، لەبەرەوەی پارتی دوو شۆڕش قەرزاری خەڵقە، ماڵی خەڵق بارەگا بووە، ماڵی خەڵک میوانخانە بووە، ماڵی خەڵک مەدعەم بووە. لە ڕاستیدا من بۆیە وای ئەبینم خەڵقی تێگەیشتون کە تەنها و تەنها پارتی و سەرکردایەتی و جەنابی سەرۆکە کە زەمانن بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان. بۆیە من گەشتبینم و داوا بەس تەنها لە پارتیەکان ناکەم، خەڵکی غەیرە پارتیش دەنگ بە پارتیە دات. ئەمە چۆن دەڵێن؟ ئەمە بەرپرسیارەتێکی قورسە. ئەوانەی کە لە دوێنێدا دەنگیان بە پارتی نەیەوە لە ئێستادا وەکۆ بەربژێرانەی کە وەکو جەنابتان سەردانی هاوڵاتیان دەکەن، سەردانی چین و توێژەکان دەکەن، سەردانی ڕەنگە جیاوازەکان لە پارتیش دەکەن، نایەن تەنها با بڵێن لەسەر پارتی کار بکەن یاخود لەسەر زەردەکان کار بکەن، ڕەنگی پارتی کار بکەن. ئێوە دەچن بۆ ڕەنگەکانی کەش، ئەوانەی کە ئومێدیان بە حەزب و لایەنەکانی کە نەماوە وەکو بەدیلێکی بەهێز و دڵسۆز و کارامە و چالاک
ئەتانەوێ پارتیش ببێتە هێزێک و ئیرادە بۆ ئایندەی سلێمانی؟ بێ دوو دڵیجا قسەکانی تۆ والیەکە من تووشی یعنی ناتوانم لە ڕێنمایەکانی جەنابی سەرۆک دەرچم باشە لە ڕاستیدا من لەم ماوەی نەک بانگەشە پێش بانگەشە لە گەرمیانی مەڵبەندی پیاوەتی مقاوەمە ئەنفال گەرمیانی مەزڵوم و زوڵم لێ کراو تێگەی و لە شارە زور و لە پێنجوێن لە پشدەر بەگشتی و لە تەواوی ناوچەکان گەڕاوم لە ڕاستیدا بۆیە لێرە داوای لێبوردن لە ئۆرگانەکانی پارتی لە پێشمەرگەی ئەیلول و گوڵان خانەوادەی سەربەرزی شەیدانەکەم وەکو کاندیدێ کەمتر ڕوون کردووە تاوان بە تاکید ڕوون کردوێتە دەرەوەی خەڵکی پارتی لەبەرەوەی خەڵکی پارتی تێگەیشتون پارتی احتیفاز بە خاکی پیرۆزی کوردستانەوەکە ئەمە گرنگە زۆر گرنگە بەرگریکردن و مانەوەی خاکی کوردستان یەکێکە لە پرەنسیپە ئەساسیەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لە بنەما ئەساسیەکانی پارتی دیموکراتی کوردستان بەردەوام کاری لەسەر دەکات بە تاکید و بێت لای کاک ساڵحیانی لێرە و لەوێ دەمانبینی هێرشی ناڕەوا هێرشی دژە هەرێمی کوردستان دەکرایە سەر هەرێمی کوردستان بەڕێبەراتی بەڕێز مەسعود بارزانی ئەم دژانە ڕادەگیران یان ئەگەر بە نیەتی هەندێک لە حزبەکانی هەرێمی کوردستان بووە ئەس شتێک نەمابوو بە ناوی هەرێمی کوردستانەوە کەواتە ئیرادە و هێزی ئەمڕۆ هەرێمی کوردستان لەدەست پارتی دیموکراتی کوردستاندایە لەدەست عەقڵی حەکیمانە و مەزنی ڕێزدار مەسعود بارزانیدایە ئەکرێ من تۆزە بگەڕێمەوە بۆ دواوە فەرمووی لە ڕاستیدا ئینسانی ژیر ئینسانی کامڵ ئینسانی ئاقڵەوەیە کە لە هەڵە بگەڕێتەوە سەر ڕێگە ڕاستەکە لە ڕاستیدا من ئەگەر زیادە ڕۆی نەبێ فەریدون عەبدولقادر سەرکردەیەکی سیاسی پیاوێکی سەربازی پیاوێکی داری لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا دەڵێ تاکە شت کە لای تاکە کەس و حیزب مابێ کوردایەتی لای پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک مەسعود بارزانیە وە کاگازاد جوندیانی پیاوێکی بە معنا کوردستانیە پیاوێکی زۆر ڕۆشنبیرە پیاوێکی باگایە وە کاک عارف ڕژدی لە دەڤەری بادینان یعنی لەو تەمەنەدا دەگەڕێتەوە ژێرچەتری پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیە پارتی تاکە میراتگری ڕزگاربوونی مانەوەی قوارەی هەرێمی کوردستانە و هەنگاونان بۆ ئەو ناوچانەی کە تا ئێستا نەگەڕاونەتەوە یان فرۆشراون بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بەناوهێنانی ئەم کەسایەتیانەی کە لە ئەمڕۆدا هاتوونەتەوە بەرەی نەتەوە بەرەی نیشتیمان ئەمانە پێمان دەڵێن کە لە ئێستەیە هیوا و مێدێک هەبێت بۆ ئایندە هەرێمی کوردستان تەنها پارتیە دەتەوێت بڵێن لە ڕێ ئەم ناوانەوە کە دەیانهێنیت وەڵا بێ دوو دڵی هیچ حزبێکی سێ کەس نییە ئاگر بنێ بە خەرمانی خۆیوە لە ڕاستیە تۆ لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی شەگەی ئەگەر بزانی لەم کەناڵە حرمەت و پارێزراوە و ئەم کەناڵە ئایندەی ڕۆشنە بە تاکید ناچی بۆ کەناڵێکی بە تاکید ئەو پیاوانە لە خۆیانەوە نییە و پێویستیان بە پول و پارە نییە و پێویستیان بە ئیمکانێت نییە وەلای جەنابی سەرۆک قەتعیەن پارە شتێک نییە بەڵام خاڵێکی ئەساسی هەیە پێویستیان بە ناو و ناوبانگ و مێژووی خۆیانە ینی خیانەتکردن لە مێژوو بەو شێوەیە ڕوودەدات کە لە 16 ئۆکتۆبەردا ڕوویدا خیانەتکردن لە مێژوو بەو شێوەیە ڕوودەدات کە چاو لەو ڕاستی و ڕازگۆیانەی ئەمڕۆ بکەیت بیانی بتەوێ خزمەت بە نیشتیمانەکەت بکەیت و تۆ چاوبەست بکرێت یاخۆ بچی لە پاڵ حزبێکی ترەوە بۆەوەی کە دژە ئەو کیانە کوردیە بیت کە هەرێمی کوردستانە ئێستا ئەمان لەوە گەشتون کە خاڵی فریادڕست و گۆکو گوتم هەرێمی وەکو هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و وەکو ڕێبەر و مەرجە سەرەوە مەسعود بارزانیە من میسالێکی کوردی دێنمەوە دەڵێن پیاوێکە بوو دەمیلار بوو کەس باسی ناکرد ئەم کابرا دەچووە سەر ڕێگا بە خەڵکی دەوت دەملار ئەوەی من بینیم لەم ڕۆژانە شوێنی پرسیار بوو خەڵقێک هەتا ئەوانەی کە ئەندام و لایەنگری خۆین ڕۆژی 16 ئۆکتۆبەر ئەگرین و لە شاشەی تیڤەکانەوە دەڵێن ئەمانە خیانەتیان کرد سەیرەکەی لە یاریگای سلێمانی ناوی ئێمە و حیزبی ئێمە بە خاک فرۆژە نێرێ بەراسی زۆر سەیرە بەس خۆی ئەوە زۆر جا بۆ پەردەپۆشکردنی ئەو هەڵانن کە خۆیان لە ڕابردوودا کردویان ئەمە شێکێک نییە لە خاڵەکان ئەخر ئەگەر خەڵکی کوردستان وشیار و وریایە خەڵکی کوردستان ئەوە نییە تۆ گاڵتە بە عەقڵی بکەی ویان زاکیرەی شتی لەبیر بچێتەوە خەڵکی کوردستان کاک ساڵح زمانی جەستە هەموو شتێکمان پێ دەڵێت هەڵسوکەوت و قسەکردن و ئەتەکەتی دەربڕینی قسەکردن هەموو شتێکمان پێ دەڵێت کە ئەم
کەسانە کە لە ئەمڕۆی هەرێمی کوردستاندا بەناو حزبیانەوە سەرکردن نەیانتوانیوە دەسەڵاتیان بەسەر بەرپرسیارەتەکەی خۆیاندا بشکێت تا ببنە فریادڕست بۆ ئەوەی کە سبەینێ حکوومەتێک و هەرێمێک و سلێمانیەکی باشمان بۆ دروستکەن. من ئەوانە نەگنەیان توانیوە تێکۆشەرە دێرینەکانی خۆی ئەوانەی کە لە سەرەتای دروستبوونیانەوە چۆن دروست بوون بەڕاستی گورزی دەست ئەو حیزبە بوون ئێستا قاچاقن خانەوادەی شەیدەکانیان فەرامۆش کراوە بۆ ئێمەکو پارتی دیموکراتی کوردستان و ئەمە ڕێنمایی جەنابی سەرۆک مەسعود بارزانیە هەموو شەهیدێک لە هەر کوێیەکی کوردستان شەهید بوو بۆ ئایا لە سەنگەرا بێ یان لە گوندێکدا فڕۆکە شەهیدی کردبێ لای ئێمە پارتی خۆی بە میراتگیری زانیە و ڕۆژێ لە ڕۆژان ئەبێ ماف و ئیمتیازاتی خۆی وەرگێ و هەر تێکۆشەرێک ڕۆژێک پێشمەرگایەتی کردووە ویان لە ناو شاری سلێمانی چاوساقی ڕێخستنەکان ببێ یان تەتەر ببێ لە هەر ئەحزابێکی سیاسی بێ لای پارتی حورمەتی پارێزراوە و ڕۆژێ لە ڕۆژانە بێ لە خەڵکی ئاسایی جیابکرێتەوە پاداش تەواکو بەربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان ئێوە بەڵێنی چی بە سلێمانی دەدەن؟ ئێمە بەڵێنی ئەوە بە سلێمانی دەدەین پێش هەموو شتێک قەوارەی هەرێمی کوردستان بپارێزی ئێمە بەڵێنی ئەوە بە خەڵکی سلێمانیە دەین شەوێک هەڵنەسن وا بزانن خەڵکی بیانی هاتووەتە ئەم شارە و شوێنی داگیر کرد بێ وەکو کەرکک ئێمە بەڵێنی ئەوە بە خەڵکی سلێمانی دەدەین خەڵک بە ئازادی قسە بکە بە ئازادی ڕیکلامی خۆی بکە ئێستا وەرە لە شاری سلێمانی کۆمەڵێ بەرزەپرس دەیە ئەو حیزبەی کە خۆی بە حیزبی حاکمەزانێ لەم سەری پردەکە بۆ سەری پردەکە لۆگۆی خۆی هەڵواسیوە دەڵێ فلان حیزب لەکوێ بێ ئازادی لەوەیە بەڵام تۆ بەرزەپردێک دەسەوێ ناڵی یان شۆفڵ ئەگرێت لۆگۆی کاندید و لایەنە سیاسەکان لێکاتەوە بەڵام بڕۆ لە هەولێر لە 150 مەتری 150 مەتریەکە باواز لێبێ ئازادەکانی پارتی دیموکراتی کوردستان و هەولێر و ئەو ناوچانە دواتر باسی دەکەم بەلێکردنەوەی بربژێرەکان یاخود پۆستەرەکانی پارتی دیموکراتی کوردستان پارتی کەم دەبێت یا بەهێز دەبێت؟ وەڵام من لەیرا ئامۆژگاری ناڵێن پێشنیار ئامۆژگاریم بۆ ئەوانە هەیە مێژوو بخوێندنەوە لە ڕاستیە دوای موامەرە شومەکەی جەزائیر دوای نسکۆی 75 لە ڕاستیە خەڵک زۆر تووشی شاگەشکە بوو وتیان جارێکی تر پارتی دیموکراتی کوردستان نایەتە ساحەی کوردستان بەڵام بینیمان پارتی دووسێشتی تر بێنمە یادت پاش وەفاتی بارزانی مستەفا خەڵک ناڵێم خەڵک دوژمنانی قەزێک قەومی ئەوانەی کە بە وەکالەت شەڕی دوژمنەکان ئێماکەن شاگەشکە بوون وتیانی تر سەرکردایەتی پارتی کۆتایی پێ و لە بینی جوانەمەرگ کاگیدریس و جەنابی سەرۆک مەسعود بارزانیە بەڵام بینیمان پارتی چەند تۆکمە بوو وە لەوە زیاتر لە ڕاستیدا کاتێک کاگیدریس وەفاتی کرد شاگەشکە بوون وتیان جەنابی سەرۆک بێ پشت و پەنا بوو بۆیە پارتی موەسسەیە پارتی قوتابخانەیە تێگەی و مێژوویەکی چەندین ساڵەیە بۆ ئەمڕۆژ تەنها دروست نەکراوە و مێژووی چەندین ساڵەی بنیاد ناوە بۆینەوە بنەوە ئێمە بتوانین بەردەوامی بەم هێز و ئیرادە و فکرە بدەین کە فکرەی نەتەوەی نیشتیمانیە لە نێوەندی فکرە نەتەوەی نیشتیمانیەکە هەڵگیری ناوێت کە پێدەگوترێت پارتی دیموکراتی کوردستان من سەرەتا پێم وتی پارتی هەڵقوڵاوی ناو خەڵق و پاراستنی پارتی ڕاستە سەرکردایەتێکی حەکیمی هەیە و بە سەرکردایەتی منەظەم و بە حیزمی منەظەم پرۆژەی منەظەمەکرێت بەڵام تازە پارتی لە پارتی ئێستا بە شتێک هەیە وەکو تاالق وەکو تەنز زۆرجار دەگوترێت پارتی ئەگەر لەگەڵ سینیشدا هەڵبژاردن بکە هەر یەکەم دەبێت کەواتە ئەوەی بەڕێستان دەڵێن نەخێر لە ڕاستیدا پارتی دیموکراتی کوردستان ئەم ناخ و بنەما پاکەیەتی وا دەکات هەمیشە سەرکەوتوو بێ وەکو بەڕێستان لە دەستپێک تا گوتان هاوڵاتیانی سلێمانی و چین و توێژەکان لە کوردستاندا لەوە گەشتون کە بەدیل بۆ حەزبەکانی کە ئەوانەی خزمەت بەم شارە ناکەن بەدیلی باش و خەمخۆریان تەنها پارتی دیموکراتی کوردستانە باشە با بێمە سەر خزمەت گوزاری و ئاوردانەوە و ژیانێکی شایستە بۆ تاک و بۆ هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی بۆ سلێمانی بەم پەراوێز خستنەوە دەیەوێت دەنگ بە حەزبێک بدات کە لە ڕابردوودا بەم شێوە پەراوێزی خستووە لە ڕاستیدا بەداخەوە ئێمە خەڵکی سلێمانین
دوو سێ جار ئەمە شارچێتی نییە باوەکو خۆش ئەفۆنکە جار لەسەر شارچێتەکەەوە من پێناسەیەک بگەم پارتی هەر شەرەفی بەرگری لە کورد پێ نەبراوە پارتی کە دروست بوو پارتی دیموکراتی کوردستان کوردی لە تیرەگەری ناوچەگەرێتی ڕزگار کرد بۆ خەڵکی بارزان ملکۆ و سیامەند لە ئاوەسپی گەرمیان شەهید بوون بارزانی بوون چەندین خەڵکی دەڤەری شارەزور و قەرەداغ و پێنجێن و کەلار و گەرمیان لە زۆزک و گەری عومەراغا شەهید بوون تێگەی من خەڵکە ناسم خەڵکی ئەو قەرەداغەیە ئێستا جەنازەی لە زۆزگە بەڵام لە ڕاستیدا ئێمە دوو جار برینداری یەک کە شاری سلێمانی دەبینین بۆ مەزڵومیە دوو وەکو پارتی زیاتر زوڵمان لێکرێت چۆن با من شتێگەرزی جەنابوو بکەم ئێمە خەڵکی بناری شارە زووری دیەکانی ئێمە ئەتوانی بڵێ خەڵکە مەزڵوم و زوڵم لێکراوەکە تێگەی لە سەرەتای 76 و 77ەوە منتیقە ئێمە وەختی خۆی لە شۆڕشی ئەیلول کە شۆڕشی ئەیلول دەستی پێکرد بەڕابەرایەتی پارتی و بە سەرۆکاتی بارزانی مستەفا ئەو بەیعەتەی گەورە پیاوانمان لە تەواوی تیرە هۆزەکان بە مەلا مستەفای بارزانیاندا بوو بە شادەمار و ڕێگا و ڕێچکەی ئێمە دوای نسکۆی 75 بە ناوی کوردایەتیوە چەندین خەڵکمان لێ شەهید کرا بە تۆمەتی جیاجیا هەرچەند دوایی لە بەیان و بەلاغی جیاجیادا داوای لێبوردنیان لێ کرد وە کۆمانە شەهید کراینسە نایشارێتەوە بڕۆ سەیری ڕێگاوبان کە لە بناری شارە زوور لە کانیسپیکە بۆ زەلە ڕەش هەتا لە ڕووی خەدەماتەوە جادە تەنها ئەوەیە کە کارەبایە مەسەلەن بڕۆ بۆ سەنگاو کە بەشێکە لە پارێزگای ئێستا سلێمانی بڕۆ بۆ گۆمەزرد بڕۆ بۆ دلکە بڕۆ بۆ کانی خاکی بڕۆ بۆ هەمزە ڕۆمی من دیوایە نەناسم 6 شەیدیان هەیە تا ئێستا ئەو جادەی کە بە تەرەکتەر پێیان ڕۆی هەیە یان سلێمانی هی ئەوە نییە باوەڕکە لە تاسڕوجەوە ئەگەر سەعات 4 دەرچی جاری وایە بۆ 6 شەکەیتە سلێمانی ئەمانە زوڵمە لە شاری سلێمانی کراوە سلێمانی بچوو کراوەتەوە لە بچوو کراوەتەوە دوو بەداخەوە ئەو دروشمەی کە هەمومان ئەڵێن سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە سلێمانی شاری شێخ مەحموودی نەمرە سلێمانی ئەو شارەیە بارزانی لە ئامێزگر سلێمانی ئەو شارەیە کە زوڵمی لە مولازم محسین و دارودەستەکەی قبول نەکرد بەڕاستی ئێستا ئەم پاشاگردانی و فرەکی و قایەتیە بەڕاستی بۆ ینی شایستەی خەڵکی شاری هەڵمەت و قوربانی شاری سلێمانی نییە من وایە شایستەی نییە بەتایبەتی من زۆر جات دەڵێم گوند و لادەکان لە ڕابردوودا خەمخۆر و پاڵپشتی پێشمەرگە بوون بەڵام لەم شارەداگە ببینین تاوم گوند و لادەکانمان پەراوێز خراوە پێتان وانە لە ئێستادا خزمەتکردن و ئاوردانەوەی زیاتری جوتیاران و گوندنشینان خاڵێکی دەبێت لە ئایندەدا خاڵێکی ئەساسی بێ بۆ ئەم ناوچەیە من بە دڵنیاییەوە پێتەڵێم حەزەکەم هەموو کوردستان بەهەشت بێت بەڵام ئێمە ڕۆژە سەردانێکمان کرد بۆ دهۆک کە سەیری دەشتی ئاکرێمانە کرد لە ڕێی حکومەتی هەرێمەوە پاڵپشتیەکران سەیرەکەی پەتاتە ئەنواعی زەراع بەڵام لە ڕاستیدا لە لادەکانی ئێمە ئاوی خواردنۆ نییە بڕۆ گوندمانەیە 10 کیلۆمتر لە شاری سلێمانی وە دوورە بە تەنکەراوە بن بە تەراکتەر تێگەی یعنی نە پشتیوانی ئاژەڵدارانەیە نە پشتیوانی جوتیارانەیە یعنی خەڵک لە لادیا چی بکات تێگەی ئێمە ئەڵێن شار ئاوەدان بۆتەوە کاکە شار ئاوەدان نەبووەوە ئێمە ئەنفالێکی ترمان لە لادیەکان لێکراوە هیچ پشتیوانی با بڵێن ئاوەدان کراوەتەوە شار لە ئێستادا 100 مەتریەکەیە چەند جابریاری لەسەر درراوە لە ئێستادا ئەوەی پێ دەگوترێ خەدەمات و ژیان و ڕێگە و بان لەم شارەدا هیچی جێوەجێ نەکراوە پێتان وانە شاریش لە لادەکان خراپتریان ئەفۆنکە کە من وتم ئاوەدانی مەقسەدم ئەوە نەبوو هەموو پێداویستەکانی ژیانی بۆ دایان بین کراوێ خەڵک هاتووە شاری قەرەباڵغ کردووە ئێستا بڕۆ لە تۆ بەرەو خوار ئەمە گوندێکە خەلیفاوای پێڵێن 800 ماڵە 800 ماڵ یعنی تا ئێستا جادەی نییە خزمەت گوزاری بۆ نەڕۆشتووە کەسێکی خەیری هاتووە قوتابخانەیەکی کردووە خیلالی 2 ساڵە جاوەڵا ماڵی خەیریەکانەوەگەرم خەیرمەندە نەبوو یان مەسەلەن بڕۆ بۆ تاسڕوجە بڕۆ بۆ قەرەتۆغان بڕۆ بۆ هوانە بڕۆ بۆ کانی کوردە و کانی سپیکە هەنی ڕاستە کە من ئەفم کە ئالێ تەتەڵەیەکە بوو شار قەرەباڵغ بووە نەک ئاوەدانیەکی سەردەمیانە و خزمەت گوزاریەکان کە ئاو و کارەبا و ڕێگاوبان
بەڕاستی مافی هەموو تاکێکی وڵاتەیە. باشە ئەمە خاڵێکی ئەساسیە کە کاری لەسەر بکرێ وەکو بەڕێستان گوتان لە ئێستادا خێرومەنەکان شاری سلێمانی بەڕێوە دەبن ئەگەر سیرکەین لە بەرزەپردەکان لە جادە و ڕێگەوبان ینی بەرپرسانی ئەم شارە بۆت ناکەن ئەوان سەرمایەدارەکانی ئەم شارە هاتوون پێت دەڵێ بەرزەپردێک و بۆ دروستەکەم بەڵام دەبێت فلانە شاخ و فلانە زەوی و فلانە شوێنی ئەم شارم پێ بدەیت بەم مەرجانە ئەمان پرۆژە دەکەن لە شاردا لە داهاتی ئەم شارە لە داهاتی ئەم وڵاتە لە داهاتی مەرزەکان خزمەت بەم شارە ناکەنەوە وایە؟ من شتێکی تر پێ بڵێم یەکێ لەوانە هەم لە ڕووی ئیمانەوە هەم لە ڕووی ئەخلاقەوەی ئامانەت بپارێزی لە کاتی ئەم بانگەشەدا زۆربەی سەرمایەدارەکانی ئەم شارە کولفەیان لەسەردانراوە بۆ حیزب و بۆ کاندیدەکانیش کاکە سەرمایەداری ئەم شارە ئینهاری کرد هەر ئینهاری کردووە کاک لەم شارە دەرەچێت لە ڕاستیە هەتا داوەتە شخصیەکان تەلەفۆن بۆ ئەمر و زەی دەکرێت ئەوە نەمیوانمەیە هەی بەڕاستی ئەم شارە بووە بە شارێک بەڕاستی نازانم چۆن بە فرێکوێخایەتی بەداخەوە وڵای فرێکوێخایەتیشی تیان نەماوە ئێستا کەس بە کەسە لەم ئەوەیان تەواوترە بەداخەوە وایان لێ کردووە من هیوای تەندروست باشی و لەش ساقی بۆ جەنابتان دەخوازم کە لە ئەمڕۆی بازنەی هەڵبژاردندا لەگەڵمان بوویت ئەی کۆتا قسەت چی دەبێت پێشەوەی بچینە لای بانگەشەی جەنابتان بۆ شاری سلێمانی من دڵنیام داوا لە خەڵکی شاری سلێمانی یەکەم باواز لە بیری تەسکی حیزبایەتی بێنی باش ئەی چی بکە خوا شاهیدە بەیانی بزانم پارتی دیموکراتی کوردستان خزمەتی کورد و کوردستان ناکات دەقەیەک پارتی نابە لە ڕاستیە کەواتەمانەوەی کەسانی وەکو جەنابتان خزمەتە نەتەوەی نیشتیمانیەکەیە ئێوەی هەشتوەتەوە بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە بەڵێ سپاسی جەنابتانە کە من ماڵاوای لە بیسەر و بینەرەکان دەکەم پاشان جەنابتان بەڕێستان دەتوانن بانگەشەی خۆتان لە کامێری خۆتانەوە بکەن و با بڵێن داوا لە دەنگدەران و هاوڵاتیان سلێمانی بکەن کە دەنگ بە لیستەکە و بە ژمارەی جەنابتان بدەن دووبارە سپاس بۆ جەناب بەڵێ خۆشەویستان سپاس بۆ میوانی بەڕێزی بەرنامەم بەڕێز ساڵح محەممەد وەکو کاندید و بربژێری ژمارە 41 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان کە لە بەرنامەی ئەم جارەی بازنەی هەڵبژاردندا لەگەڵمان بوو ڕێزی دیلمان خستە و ستافی بەڕێزم قبول بکەن خواتان لەگەڵ بێت فەرموو. بەناوی خوای گەورە و میرەبان من ناوم ساڵح محەممەد کەرەم ناسراوم بە ساڵحی حاجی محەممەدی کانیانگیر کاندیدم لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان و ژمارەیشم ژمارە 41 داوا لە خەڵقی سلێمانی دەکەم بە گشتی بەبێ جیاوازی دەنگ و ڕنگ و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ڕۆژی 20 باواز لە بیری تەسکی حیزبایەتی بێنین حیزبایەتی وەسیلەیە بۆ خزمەتی گەلەکەمان و نیشتیمانەکەمان هەمومان ڕووبکەینە سندوقی دەنگدان دەنگ بدەین بە لیستی 190 کە ئەو لیستەیە زامنی پاراستنی قەوارەی هەرێمی کوردستانەکە و ئەو لیستەیە کە لە ئایندا ئەتوانین بڵێن بە شانازیەوە سلێمانی لە هەولێر باشتر دەکات و لە ناویشیانە خەڵقیش بە شەرەفی سلێمانی ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانی مەڵبەندی مەردایەتی و پیاوەتی پارتی 72 کاندید لە کوڕووکچەکانی کاندید کردووە ئێوەش ئازادن لە هەڵبژاردننی کاندیدی خۆتان یان دڵخوازی خۆتان منی ژمارەم 41 سیماوەی 32 ساڵە پێشمەرگە و کادرم لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەوەی توانیومە و زانیومە کردومە و لە ماوەی ئەم کاندیدێدا سوپاس بۆ هەموو خەڵق کە ڕۆژانە تەلەفۆنم بۆەکەن پشتیوانیم بۆ لێ دەکەن تەنها و تەنها ئەو پشتیوانی ئێوە ئەوەنەی تر هاندانمە لە ئایندەدا زیاتر و زیاتر لە خزمەتانە بم ژمارە 41تان لەبیر نەچێ کوڕەکەی خۆتان پێشمەرگە خاکیەکە ئەو پێشمەرگەی کە لە پێش ئەنفالەوە تا ئەمڕۆ بەردەوام بووە بەردەوامیش لە هەر ناوچەیەک ببم سوپاس بۆ خوا زیاد لە توانای خۆمان لە مزگەوتەوە بۆ قوتابخانە لە یاریگاوە
خزمەتمان کردووە جێدەستمان دیار بووە ڕێزمان لە گەورە پیاوان مامۆسایانی ئاینی شێخانی تەریقەت لاو و گەنج و قوتابی گرتووە بۆیە دەنگدانتان بە لیستی 190 ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەییە ویژدانتان ئاسوودە دەکەن وە ژمارە 41یش کوڕی خۆتانە برای خۆتانە کەسی خۆتانە دووبارە سوپاس بۆ ئێوە.